ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە تۆرێنتۆی وڵاتی کەنەدا بە هەزاران کەس لە پێناو ئازادی ڕەبەرۆجەلان ڕژانە شەقامەکان بۆ پیشاندەران داواکاریەکانیان بۆ ئاشتی ئازادی دادپەروەری و دیموکراسی خستە ڕوو بەشداربووان پۆستەرەکانی ڕەبەرۆجەلان و پلاکاردەکانی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان یان بەرز کردەوە و ڕایانگەیان کە ئازادی ڕەبەرۆجەلان بۆ بەهێزکردنی هیوای ئاشتی و ئازادی گەلی کورد زۆر گرنگە. گەنجان باجلوبەرگی گەری لاونەتەوەییەوە لە چالاکیەکەدا بەشداریان کرد. هەروەها چەندین بڵاوکراوە لە بارەی گرنگی ئازادی ڕێبەرۆجەلان و کاریگەریەکانی لەسەر چارەسەری پرسی کورد و چەسپاندنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوکراونەوە. هەروەها داوای کۆتایی هێنان باگۆشەگیری و بە دیلگیرانی ڕێبەرۆجەلان کرا و ئەوەش خرای ڕوو کە دەبێت کۆمەڵگەی نێونەتەوەی لەو بابەتەدا بەرپرسیارەتەکانی خۆی بەجێبگەێنێت و بانگەوازیش ئاراستەی نەتەوەی گرتوەکان و حکوومەتی کەنەدا کرا کە لە پێناو ئازادی ڕێبەرۆجەلان هەوڵەکانیان خەناگەڕ. کۆردیناسیۆنی کۆمەڵەکانی ژنانی کوردستان کەژەکە سەبارەت بە سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر وریشا مرادی ڕایانگەیان سەبارەت با وریشا مرادی ئێمە ئەو بڕیارە نایاساییە بە توندی ڕەت دەکەینەوە. لە ڕاگەیاندراوەکەی کەژەکەدا هاتووە وریشا مرادی بۆ شەرمەزارکردنی لە سێدارەدان لە ئێران لا دەیترشین یەکەمەوە دەستی بە مانگرتن لە خواردن کردبوو. دواتریش دەوڵەتی ئێران با شێوەیەکی نایاسایی لە دژی ئەو بڕیارەی سزای لە سێدارەدانی بۆ وریشە دەرکردووە. کەژەکە هەروەها ڕای دەگەێنێت ئێمە ئەو سیاسەتانەی دوژمنایەتی لەگەڵ ژنان لە سێدارەدان و قەدەغاکردن لە دەرفەتی پێکەوە ژیانی ئاشتیانە و دیموکراسیانای گەلان لە ناو دەبات شەرمەزار دەکەین و جەختیش دەکاتەوە. کەژەکە ئێمە وەک کەژەکات دەڵێن دەبێت دەوڵەتی ئێران بەر لەوەی درەنگ بێت ئەو بڕیارە هەڵبوەشێنێتەوە، زیندانیانی خۆڕاگر دەست بەجێ ئازاد بکات و گوێ بۆ داواکاری هێزە ئێتنیکی کۆمەڵایەتیەکان ڕابگرێت کە داوای مافەکانیان دەکەن. هەروەها کەژەکە دەڵێت داوا لە هەموو ڕێکخراوەکان بە تایبەت ژنان دەکەین کە بە چالاکی دەنگی خۆیان بگەێنە ئەو ژنانەی کە لە زیندانەکان با دژواری ئەشکەنجە دەدرێن و سزای لا سێدارەدانیان بەسەردا دەسەپێنێت. هەپەگە ناسنامەی دوو گەریلای شەهیدی ئاشکرا کردو ڕایگەیان بەڵێنی خۆمان دووبارە دەکەینەوە و خەونەکانی شەهیدانمان لە کوردستانی ئازاددا بەدی دەهێنین. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە شەهیدان ڕایگەیان لە هێرشەکانی دوژمن بۆ سەر هەرێمەکانی پاراستنی میدیا شۆڕژگێڕانی ئاپۆیی هێژە هەواڵانمان کورتای و سمکۆ لە مانگی حوزەیرانی ساڵی 2024 شەهید بوون. شەڕوانی قارەمانی سەرحاد هەواڵمان کورتای بە باوەڕ و دڵسۆزیەکی زۆرەوە بەشداری ڕێزەکانی گەریلای کوردستان بوو. لە سەختترین بارودۆخدا تێکۆشا و هەڵگرتنی باری هەواڵانی کردە ئەرکی خۆی. هەروەها هەواڵمان کورتای ماوەی 10 ساڵ لە باکووری کوردستان و هەرێمەکانی پاراستنی میدیا لە دژی هێرشە دڕندەیەکانی دەوڵەتی تورک شەڕی کرد و تێکۆشانی کرد. بەو هێزەی کا لە ڕێبەر ئاپۆ و هاوڕێ شەیدەکانی وەریگرتبوو بە ئەرک و بەرپرسیارەتیەوە لە ئەرکەکانیدا جێبەجێ دەکرد. هەروەها هەواڵمان سمکۆ کا بە دڵ و باوەڕێکی بەرزەوە لە ڕێبەراپۆ و پارتیمان پەکەکە ڕێبەراپۆ و پارتیمان پەکەکە دەتوانێت ئازادی گەلەکەمان مسووگەر بکات بەشداری ڕێزەکانی گەریلا بوو بەبێ دوودڵی ڕنج و تێکۆشانێکی گەورەی نیشاندا. هەواڵمان کە بە دیسیپلین و هۆشیارێکی زۆرەوە لە هەموو بوارەکاندا بەشداری چالاکیەکان بوو بەبێ دوودڵی ئەرکەکانی بەسەرکەوتی بە ئەنجام گەیان. هەواڵانمان بە ئەزمموی 40 ساڵەی بزوتنەوەکەمانەوە بە متمانەیەکی بەرزەوە لەو ناوچانەی کە شەڕ بە دژواری لە ئارادا بوو بەشداربوون و ڕۆڵێکی گەوریان نواند. هەواڵمان سمکۆ بە بوێری و لێهاتووی بوو بە مایەی هێز و مۆراڵ بۆ هەواڵانی تر.
هەپەگەڕای دەگەێنێت سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی هێژای هەواڵانمان کۆرتایی و سمکۆ دەکەین کە بەڕەنج و تێکۆشانی بێوێنەی خۆیان لە ناوڕیزەکانی تێکۆشانی ئازادیدا بەهای گرنگیان ئافراند. هەروەها سەرخۆشیش لە سەرجەمگەلەکەمان دەکەین. جارێکی دیکەش بەڵێنی خۆمان لا زیندوو ڕاگررتنی یادی شەهیدانمان لە کوردستانی ئازاد دووبارە دەکەینەوە. ناسنامەی هەواڵانی شەهید بەم جۆرەیە خرایەتە ڕوو. داود شاهین بە ناسناوی کۆرتای شاهین لەوان لەدایک بووە و لە حوزەیرانی 2024 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. هەروەها میلاد مرادی بە ناسناوی سمکۆ تۆڵە هەڵدان لە قوربەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و لە حوزەیرانی 2024 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. یەپەگە یادی شەروانێکی خۆی بە ناوی پێشەوە سۆرانی بەرز ڕاگرت کە لە ئەنجامی ڕووداوێکدا لە نۆیشوباتی 2020دا شەهید بوو. یەپەگە ڕایگەیان لا تشرینی 2019دا لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد بۆ سەر سەرەکانی و گرێسپی هاوڕێمان پێشەوە سۆرانی کە یەکێک لە ڕۆڵە قارەمانەکانی گەلەکەمان لە باشووری کوردستانە لە پێناو پاراستنی دەستکەوتەکانی شۆڕشی ڕۆژاوە بە ڕۆحینەتەوەی و سەفەربەری بەشداری لا ڕێزەکانی شۆڕشدا کرد. لە کاتی هێرشەکانی سەرسەرەکانی و گرێسپی پەڕیەوە بۆ کۆبانی و لە ئەنجامی ڕووداوێکدا لا ڕێکەوتی نۆیشوباتی 2020 شەهید بوو. لا درێژەی ڕاگەیاندراوەکەی یەپەگەدا هاتووە هاوڕێمان پێشەوە شوێنکەوتووی ئەو هاوڕێیانەی خۆی بوو کە پێشتر هاتن و بە گیانبازی گەورە و بەرخۆدانی بێهاوتا لە پێناو ئازادی گەلی کورد و پاراستنی دەستکەوتەکانی شۆڕشی ڕۆژاوا شەهید بوون. جارێکی دیکە بەڵێن دووپات دەکەینەوە کە بێجیاوازی لە نێوان ئەو گەلانەی کە لە هەرێمەکەدا دەژین ئێمە وەک هاوڕێیانمان پێشەوە بەڕۆح و بڕوایەکی شۆڕشگێڕیەوە تێبکۆشین. سەرخۆشی لا بنەماڵەی بە نرخی هاوڕێ شەهیدمان و هەموو گەلە وڵات پارێزەکەمان دەکەین. یەپەگە ناسنامی شەهیدی بەم شێوەیە خستووەتە ڕوو. شوان محەممەد ئەمین بە ناسناوی پێشەوە سۆرانی لە سلێمانی لەدایک بووە و لە نۆیشوباتی ساڵی 2020 لە کۆبانی شەهید بووە. دۆناڵد ترامپ سەرۆکی تازە هەڵبژێردراوی ئەمریکا داوای لە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کردووە پەیامێک بە ئێران بگەێنێت بە شێوەیە کە ئەگەر تاران دەستبەرداری وەڵامدانەوەی ئیسرائیل بێت و نیازباشی خۆی نیشان بدات ئەوە ئەمریکا ئامادەیە لەسەر هەموو دۆسیەکان لەگەڵ تاران بگاتە ڕێککەوتن. ئەو سەرچاوەیە با پێگەی هەواڵی عینی ئێماراتی ڕایگەیاندووە ترامپ خواستی خۆی بۆ هاواهەنگی لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ گەیشتن بە یەکلاییکردنەوەی هەمەلایەنەی کێشە هەڵپەسێدراوەکان بەتایبەت دۆسیەی ئەتۆمی ئێران بۆ سوودانی ڕوون کردوێتەوە. زانراوە دوای ئەو پەیوەندیی سوودانی ڕایوەشکاری یاسایشی نیشتمانی عێراق قاسم ئارەجی ڕەوانەی تاران کردووە بۆ گەیاندنی ئەو پەیامە. لای خۆیەوە ڕاگەیاندراوێکی یاسایشی نیشتمانی عێراق ڕایگەیاندووە ئارەجی بە سەرۆکایەتی شایندێکی باڵای ئەمنی لەسەر بنەمای ڕێنماییەکانی سوودانی گەیشتووەتە تاران. ئەحمەد دەلێمی ئەندامی هاوپەیمانەتی سەروەری لە پەرلەمانی عێراق لەبارەی بانکێشکردنی فواد حوسێن وەزیری دەرەوە بۆ پەرلەمان و هۆکارەکەی بۆ میدیا عێراقەکان ڕایگەیاند ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بەنیازن لە چەند ڕۆژی داهاتوودا وەزیری دەرەوەی عێراق بانکێشتی پەرلەمان بکەن. وتیشی ئەندامانی پەرلەمان بەنیازن لێپرسینەوەی لەگەڵ بکەن لا بەرامبەر ئەو پێشلکاریانەی دەکرێتە سەر خاکی عێراق لەوانە لەشکرکێشی تورکیا بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان و لەشکرکێشی ئاسمانی لەلایەن فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بە سوودوەرگرتن لە خاک و ئاسمانی عێراق بۆ ئەنجامدانی هێرش بۆ سەر وڵاتانی دراوسێ. هەروەها دەیلەمی ئەوەشی خستووەتە ڕوو ئەنجومەنی نوێنەران پێویستە هەنگاوی جددی بنێت چونکە وەزیری دەرەوە و تیمەکەی بەهۆی بێتوانایی لە بەڕێوەبردننی مەلەفی دەرەکی عێراقدا شکستیان هێناوە. هاوکات عەودەوی عەبدولهادی سەرکردەی چوارچێوەی هەماهەنگی لە ماوەی ڕابردوودا ڕایگەیاندووە کە تورکیا 75 بنکەی سەربازی و ئەمنی نایاسایی لە ناوخۆی عێراقدا هەیە. جێ ئاماژەیە هێزەکانی دەوڵەتی تورک لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردووەوە لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان لەشکرکێشی ئەنجام دەدەن و تا ئێستاش بەردەوامن.
هەرە ڕایگەاند لە ئەنجامی چالاکیەکانی هێزەکانیان لە عەزاز و مارەی سێ چەتەی دەوڵەتی داگیرکەری تورک کوژراون. هێزەکانی ڕزگاری عەفرین سەبارەت بە ئەنجامدانی چەند چالاکیەک لە لایەن هێزەکانیانەوە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. هەرە لە ڕاگەاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردووە لە بەرامبەر هێرش و سیاسەتەکانی دەوڵەتی تورک و چەتەکانیدا چالاکی وەڵامدانەوە بەردەوامە. ڕاشیگەاندووە لە ڕۆژی 3 تشرینی دووەم لە هێڵی عەزاز بە چالاکی نیشانەشکێنی چەتەیەکی داگیرکەران کوژراوە. هەروەها لە 4 ئەم مانگەدا لە خەتی مارەی 2 چالاکی نیشانەشکێنی ئەنجام دراوە و لە ئەنجامدا 2 چەتەی داگیرکەران سزا دراون. هاوڵاتیەکی کوردی خەڵکی مەریوان بە ناوی عادل پیرۆزی لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە سزای 1 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. ئەو هاوڵاتیە بۆ تێپەڕاندنی سزای زیندانیەکەی بۆ بەندیخانەی شاری مەریوان گوازرایەوە. عادل پیرۆزی لەلایەن دادگای شۆڕشی مەریوانەوە بە تۆمەتی بانگەشە لە دژی دەوڵەت لە پشتیوانی گروپە ئۆپۆزیسیۆنەکان سزا درابوو. جێ ئاماژەیە لە مانگی تەشرینی یەکەمی ساڵی 2023 عادل پیرۆزی دوای بانکێشکردنی بۆ ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە دەست بەسەر کراو بۆ ئیدارەی ئیتلاعاتی شاری سنا گوازرایەوە و دوای تەوابوونی لێپرسینەوە لەگەڵیدا بۆ زیندانی مەریوان گوازرایەوە و دواتر لە مانگی کانونی یەکەم بە دانانی بارمتە ئازاد کرابوو. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەاندووە ئیسرائیل شکستی با حیزبوڵڵای لوبنان هێناوە و لە ناوبردننی حەسەن نەسرۆڵڵا ئەمینداری گشتی حیزبوڵڵای لوبنان تاجی ئەو سەرکەوتنەیە. هەروەک سوپاسالاری ئیسرائیلیش بڕیاری فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکانی لە باشووری لوبنان پەسەند کردووە. کاتس لە میانی مەراسیمێکدا ڕایگەیان ئیسرائیل ئامانجی دەستێوەردان لە سیاسەتی ناوخۆی لوبنانی نییە، بەڵام هیوای خواستووە کە هاوپەیمانەتی نێودەوڵەتی ئەم دەرفەتە لە ڕووی سیاسیەوە بخۆزێتەوە بۆ ئەوەی لوبنان ببێتە بەشێک لە وڵاتانی کە پەیوەندیەکیان ئاساییان لەگەڵ ئیسرائیل هەیە. هەر لەو چوارچێوەیەدا ڕۆژی یەکشەمبە هێزری هالیفی سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل بڕیاری فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکانی سوپای ئیسرائیلی لە باشووری لوبنان بۆ ئەوەی ناوچەی نوێش بگرێتەوە کە حیزبوڵڵا تێیدایە چالاکە. هالیڤی دوای گفتوگۆکردنەکانی هەفتەی ڕابردوو لەسەر کۆتایی هاتنی ئۆپراسیۆنی زەمینی لە باشوور پلانێکی پەسەند کردووە بۆ فراوانکردنی مانۆڕی زەمینی لەو ناوچەیە. هەروەها سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل پلانی نوێی بۆ فەرماندەیی باکوور پەسەند کردووە. ئەمەش باواتای فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیە بۆ ئەو ناوچانەی کە حیزبوڵڵای لوبنانی تێدایە. چاوەڕوان دەکرێت هەزاران سەربازی ئاسایی و یێدەگ بەشداری لەم ئۆپراسیۆنە فراوانەدا بکەن. بەرپرسانی باڵای سوپای ئیسرائیلیش ڕایانگەاندووە پلانە نوێیەکەیان ئامانجی چەسپاندنی ئەو دەستکەوتانەی تا ئێستا بەدەست هێنراون و پێشڕەویکردنە بۆ شوێنی زیاتر کە حیزبوڵڵا تیایدا چالاکە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.